بینەرانی هێژای کاناڵی ئاریان سڵاو. ئەمڕۆ لە بەرنامەی دیدار تاوتۆی دۆخی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین کە وەکاگەدارن ماوەی زیاتر لە 4 مانگە تاکو ئێستا شۆڕشی ژینا بەردەوامە و پێناوتە قۆناغێکی تر و ئێستا شۆڕشەکە بە شێوازی تر بەردەوامی هەیە. لێرەدا گفتوگۆ لەسەر چەند تەوەر دەکەین. تەوەرەکانیش ئەوەیە کە هۆکاری خاوبوونەوەی خۆپیشاندانەکان چییە، دوایین ڕوودا و پێشهاتەکان چین و هەروەها ناساندنی سوپای پاسداران بە تیرۆریست لەلایەن پەرلەمانی ئەوروپا چییە، هۆکارەکەی یاخود گرنگی لە چیدایە و بۆچی لە ئێستادا لە دوای سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان یاخود ئەو شۆڕشەی ژینە لە ئێستادا وەکالەتدان بە کوڕەکەی پەهلەوی هاتوتە ئاراوە، هۆکارەکانی چییە. ئەم تەوەرانە و چەندین تەوەری تر کە لە ناوڕۆکی بەرنامەکەدا گفتوگۆی لەسەر دەکەین بە ئامادەبوونی دوو میوان لەگەڵمان بەشدار دەبن. میوانەکانیش بەڕێز شەماڵ عەلی چالاکی سیاسی و هەروەها حەسەن جوودی نووسەر و ڕۆژنامەوان لەگەڵمان بەشدار دەبن. بە خراپنی هەردوو میوانی بەڕێز دەکەم، بەڕێز شەماڵ بەخێربێ، بە خێراتنی بەڕێز حەسەن دەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەدا. سەرەتا لە بەڕێز شەماڵەوە دەست پێ دەکەم. بەڕێز شەماڵ دیارە بێگومان ئاگداری کە زیاتر لە 4 مانگە و شۆڕشە بەردەوامە و لە ئێستا دوایین ڕوودا و پێشهاتەکانی ئەم شۆڕشە بەڕێزت چۆنی هەڵدەسەنگێنی و چۆن دەبینی؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم میوانداری جارێکی تر ساڵم بۆ خۆتان و بۆ کاک حەسەنی خۆشەویست کە لەگەڵمان بەشدارە ئەمڕۆ هەروە بۆ سەرجەمبینەران کە بینەری ئەم بەرنامەیەن. ئەوەی کە ئەبینرێت بە جۆرێک لە دۆخی جوڵانەوەی یاخود ئەو خرۆشانە شۆڕەجێڕانەی کە ناوی ژیان ئازادی لە خۆگرتووە، جۆرێک باڵانسێک دروست بووە، هاوسەنگێکی هێز دروست بووە. ڕژێم هەوڵیدا بە سەرکوت بە چاوسورکردنەوە بە ئەعدامکردنی هەندێک لە هەڵسوڕاوەنگ وایە پاشەکشە یەکجاری بەم جوڵانەوەی بکاوە، بە جۆرێک بربەستێکی وای بۆ دروستکە کە پەچی بخا، بەڵام لەمایە سەرکەوتوو نەبووە. برازال سەرباری ئەوەی کە بە گەرم و گوڕی ڕۆژەکانی ئەووەڵ و چەند هەفتەی ئەووەڵ ئەم جوڵانەوەی بەردەوام نییە، بەڵام خۆپیشاندان و ناڕەزایی لێرە و لێوێ بە هەر شێوازێک بێت دەرەکەوێ، شەوانە لە تارانە لە گەڕەکەکانە دروشم ئەدرێ، لە هەندێک لە شارەکانی کوردستان جاروبار پێک هەڵبژان ئەبێت، ئەنجەماوە دووبارەیەنەوە سەر جادە لە زاهیدان بە هەمان شێوە. ئەمڕۆ بۆ نمونە سەرباری ئەوەی کە لە کوڕەکانیان و لە ژیانی کوڕەکانیان و مناڵەکانیان و ڕۆڵەکانیان ترسن، خێزانی زیندانیە بە مەحکوم بە ئیعدامەکان ئەمڕۆ لە بەردەمی دەستگای قەزایی جمهوری ئیسلامی ئێرانە لە 136مین ڕۆژی ئەم جوڵانەوەیە خۆپیشاندانیان بەرپا کردووە. لەبەرەوە جوڵانەوەکە بەو تەوژمەی کە بووی لە ڕۆژەکانی ئەووەڵە بەردەوام نییە، بەردەوام نەبووە، بەڵام بەردەوامە لە هێزار لە ژیانە و جۆرێک لەو باڵانسەش دروست بووە. یعنی ئەوە کە خامنەی بێتە سەر تەلەڤیزیۆن و بڵێت ئەوانەی کە حیجابیان یا بەد حیجابن دەردی خوان ئەڵێن کە من بەستیانەوەی کە حیجاب ڕعایەت ناکەن دوژمنی شۆڕژنین و دژە شۆڕژنین و هەر ڕۆڵی خۆمانن، بە جۆرە لە جۆرەکان پاشەخشەیەکە لە بەرامبەر ئەو سیستەم و ئەو گوایە چوارچێوانێک کە خۆیان دایان ناوە. لە باڵانس ئەو جوڵەی جەماوەر و جوڵەی حکوومەت بە جۆرێک پاشەکشێک لەلایەن ڕژێمی شەوە هاتۆتە ئاراوە، وانییە کە ڕژێم هەر پەلاماری دابێت و خەڵکی ئەدام کرد بێنا بە عەمەلی ئەوە بینین. ینی ئەوەی کە ئێستا خەڵکانە گەچنە ناو بڵین مۆڵەکانی تارانەوە، من چەند وێنەیەکم بینی دیارە لە هینا بڵاوکرەوە لە سوۆسیال میدیا بڵاوکرەوە، تۆ کەس دیوێتی ژنان تەواو حیجابیان فڕێداوە بە ئازادی ئەگەڕێن و بە ئازادیە سوڕێنەوە. زیندانیەکان کە لەسەر حیجاب بێت حیجابی گوایە گیراون یا حیجابیان فڕێداوە گیراون دێنە دەرەوە لە بەردەمی زیندانە بەبێ حیجاب ببینرێن و ئەوانە بە جۆرێک ئەم پاشەکشەیە بووە. ئەمەش جۆرێک لە سیاست بێ ڕژێم بەکاری بێنێ سیاستە، هەمی سیاستە، پاشەکشەژە سیاستە تا
تاکتیکە بەڵام تاکتیکێک یاخود شێوەیەک نیشاندا دروستە قسەکەی تۆ دروستە ئامانجی ئەم جوڵانەوەیە ڕوخانی ڕژێمە ئامانجی ئەم جوڵانەوەی ئەوەی کە بە ئاشکرا لە یەکەمین ڕۆژەوە کە دەرکەوتووە جەماوەر بە هیچ شتێک کەمتر لە هەڵکەندنی ئەم نظامە لە ڕیشەوە ڕازی نابن و ئەم جوڵانەوەیە عمقێکی زۆری هەیە بەڵام ئێمە میکانیزمەکان و ئالێتەکانی جوڵانەوەی جەماوەری ئەزانین تۆ ناتوانانی جەماوەر ناتوانێت هەمیشە و بەردەوام لەسەر جادە بێت بە جۆرێ باڵانسەکە چۆن دروست بووە مەبەستم ئەوەیە نەڕژێم ئەتوانێت ئەم جوڵانەوە بشکێنێ بە یەکجاری و ئەم جوڵانەوەیش تا ئێستا لەم لەحزەی ئێستا توانای ئەوەی نەبووە ئەو هێزەی پەیدا نەکردووە کە ئەم ڕژێمە لە ڕێگ و ڕیشەوە هەڵکێشێ لەبەرەوە شتێکی لەم بابەتانە دروست بووە کە ئەو چەک و تەقەمەنیە یاخودە و هێزە سەربازی لەژێر دەستی حکوومەتە لەژێر دەستیەوان نییە مەسائلی تریش لە ئارایە مەسالی تر لە ئارایە بەشێک لەوەیە تەبیعەتی سیستەمە بڵین ئیستیبدادیەکان کە مەسەلەن لەو شوێنانی کە ئەیبینین بە جۆرێکە کە بوار لە بەردەم گەشەکردنی ئەو تۆڕە جەماوەریانەیە زۆر بەردەستکەکاتەوە و ئەم تۆڕە جەماوەریان ئەم تۆڕەشکە لە ناو بڵین کۆمەلگایە دروست نابێت و پێکنایە دروستبوونی هاو ئاهەنگی کۆکردنەوەی هێزی گەورە سەختە و مەسلەیە کە بە بڕوای من کێشەیەکی گەورەی دروست کردو بۆ جوڵانەوەی ژنجیان ئازادی بۆ ئەم خرۆشانە شۆڕژێڕانەیە ئەوەیە ئەو ئەلتەرناتیوەی کە ئەچێتە جێگەی جمهوری ئیسلامی هەتا ئێستا مەعالیمەکانی دیار نییە ئەمە بۆ خۆی یەشێکە لەو کێشە سیاسیە گەورانەی کەوای کردووە دەستی خەڵک بلەرزێ لەوەی کە بڕوا بەرە و شەڕی کۆتایی زۆر باشە گەڕێمەوە بۆ لات بۆ ئەوەی قسە لەسەر ئەو ئەلتەرناتیڤە بکەین ئێستا چینە لای بەڕێز حەسەن بەڕێز حەسەن بەڕێزت چۆن سەیری ئەو جوڵانەوەی دەکەی لە ئێستادا یاخود ئەو ئاڵوگۆڕانەی کە بەسەر شۆڕشی ژینادا هاتووە چۆنی دەبینی سەرەتا سڵاوڕێز بۆ ئێوە و بۆ بینەران هاوڕێ شەماڵ هەیە ڕێز و حورمەتێکی تایبەتم بۆیان هەیە هەڵبەتە بەر لەوەی کە باس لەو شۆڕشە بکەین سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی پاکڕەوانانی ئەو شۆڕشە دادەنوێنم کە بە حەقەت لاپەڕەیەکی نوێیان لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و مێژووی ئێران بە تایبەت و ڕۆژهەڵاتی کوردستان تایبەتتر لاپەڕەیەکی نوێیان هەڵداوەتەوە و ئەو لاپەڕەیە بە خوێنی خۆیان و بە گیانی خۆیان نەخشاندویانە ئەلبەتە ئەم شۆڕشە هۆکاری زۆرە هۆکارە بنچینەیەەکە ئەوەیە کە ئەم سیستەمەی کە لە باڵەدەستە لە ئێران ئەو سیستەمە ئیتر بە کەڵکی مانەوە بە کەڵکی لەسەر پێمانەوە و بە باڵەدەستبووندا نەماوە ئەمە هۆکاری یەکەم و بنچینەیی ئەم شۆڕشەیە واتە شۆڕشەکە بۆ ئەوە نەهاتووە حیجاب لا ببردریان بوون و نەبوونی حیجاب ئازاد یان ئەوە تا بڵێن داخوازیەکی هەرێمێک یان نەتەوەیەک یان پارچەیەک یان شتێکی ئاوا لە ئێرانە شتێکی وان نییە ئەم شۆڕشە لە بنچینەدا بۆ گۆڕینی کۆی سیستەمی سیاسی لە هەمان کاتدا سیستەمی کۆمەڵایەتی و کولتوری ئێران بەرپا بووە لەبەرەوە بە سروشتی هەموو شۆڕشێک بە قەناعەتی من بە چەند قۆناغێکە تێپەڕێ شۆڕش هیچ شۆڕشێکە بەتایبەتەوەی کە پێ دەکوترێت شۆڕش تەڵان لەبەرەوەی زۆر شتێ بەناوی شۆڕشەوە کرێ شۆڕش نین بەڵام ئەوەی کە پێی بکوترێت شۆڕش بە چەند قۆناغێکە تێپەڕێ بێ قۆناغان نییە بە قەناعەتی من شۆڕشی ئازادی شۆڕشی ژنجیان ئازادی ڕۆژهەڵات و ئێران قۆناغ یەکەمی بڕیوە بە سەرکەوتووی بڕی لە چیا سەرکەوتو بوو لەوەی کە بۆچی بەرپا بێ پانتایی شۆڕشەکە دروشتی شۆڕشەکە پارادیگمای شۆڕشەکە ئەمانە هەموو یەکلایی بووە تەنانەت دەتوانم ئەوە بە زۆر بە مکڕیەوە بڵێم کە چیان ئەوێ لە داهاتوو دەواتە ئالتەرناتیڤی کە چیان دەوێت لە داهاتوو ئەمەشیان لە دروشم و شێواز و دینامیکی شۆڕشەکەیاندا زۆر بەڕوونی دیارە تاوان ئەمە قسە لەسەر ئەو دەستێوەردا ناکەین کە لە دەرەوە و لەم لاو لە ئاکرێ بۆی کە هەر کەس بە گوێرەی خۆی بێ بە ئالتەرناتیڤ یان بێتە سەر حازری وەکواڵێن
خاڵێکی بنچینەی ئەمە ئێستا شۆڕش لە قۆناغی دووەمی خۆیدایە سروشتی هەر شۆرشێکی ڕاستەقینە لە قۆناغی دووەمی خۆیدا لە ڕووی زەمەنەوە درێژ خایەنترە لە قۆناغی یەکەم حتا لە قۆناغی سێمیشە چکە قۆناغی سێم زۆر کورتترە قۆناغی دووەمی کە ئێستا لە شۆڕشی ئازادی ژنجیان ئازادی تێدایە قۆناغی دووەمە قۆناغی دووەمیش بریتە لە چی سروشتی ئەم قۆناغ چییە ئەو سروشتی ئەو قۆناغە بە تەسەوری من ئەوەیە کە چۆن دەتوانرێ لە خاڵە لاوازەکانی ڕژێم بدۆزرێتەوە خاڵە بەهێزەکانی کۆمەلگا گەلان زیاتر بدۆزرێتەوە ئەو تەکتیک و شێوازانەی کە لە قۆناغی یەکەمە پەیڕەویان کرد لە قۆناغی دووەمە ڕەنگ بێ زۆر بە گرنگی نەبینن یان وتەیە بەلاوە دەن تەکتیک و شێوازی دیکەی شۆڕژگێرانە بەکاردێنن لەبەرەوە ینی بەڕای من قۆناغی ئێستا جۆرێک لە شێوازی پارتیزانانە زیاتر لەناو شارەکاندا کاری لەسەر دەکرێت یاخود چۆن دەبان ئێستا گەنجان و ژنان دەستیان پێکردووە بەڵام قۆناغی پارتیزانانە بە شێوەیەکی وەکو ببێتە قۆناغ لە کۆتایی قۆناغی دووەمە دەست پێ نەک لە سەرەتای قۆناغی دووەمە چکە وەکو باسی قۆناغی دووەم درێژخایانە وەکو زەمان وەکو پانتایی وەکو شێواز زۆر جیاوازە ئەوەی کە ئێستا ڕوە دەچیە ئەوەیە کە بتوانن گەلان بە تینێکی تر بە هێزێکی تر بە شێواز و ڕێخستنی خۆڕێخستنێکی تری جیاوازتر بێنەوە مەیدان و کارەکانی خۆیان بەڕێوە بن ینی ناکرێ بڵێن بۆ شۆڕش ئێستا ینی ئێستا مەسە هەندێک کەس بڵێن پاشەکشەی کردویان نەماوەیان سارد و ناشتیوان نییە علمی شۆڕش هونەری شۆڕش زانستی شۆڕش وان نییە قۆناغی یەکەمی خۆی بەسەر کەوتوی بڕی ئێستا لە قۆناغی دووەمدایە ئەم قۆناغش هەڵبەتە قۆناغێکە تەسەوری من کە گەلان لەم شۆڕشەدا بڕیاری خۆیان داوە ینی گەلان بەگەلی کوردیشەوە داواکاریان لە ڕژێم نییە سیرکەن تا ئەم دقەیە هیچ داواکاریەکیان لە ڕژێم نییە ئەمە زۆر گرنگە یعنی داوایان لە ڕژێم نییە فڵان شت بگۆڕێ و فڵان شت چاکاتەوە هەموار کاتۆنا نا دەڵێن ئەم ڕژێمە ئەی ڕژێم تۆ ئەبێ بڕۆیت ئیتر نابێ بمێنیت یعنی هیچ داواکاریەکی لە ڕژێم نییە بۆی کە زمینەی دانستاندنەوە شتانە دروست بێ لەبەرەوە گەلانی ئێران هیچ ئامادەیەکیان یان بڵێن هیچ چینێکیان نییە بیرکردنەوەکیشیان نییە بۆ ئەوەی کە بچن دانوستان لەگەڵ ڕژێما بکەن لەبەرەوە ڕژێم دەبێت بڕوە بە جۆرەی ئیرادەی گەلانی ئێران دەبێت بڕوە لەبەرەوە بە قەناعەتی من شۆڕش ئێستا زۆر بە سروشتی خۆی ئەنی زۆر بە سروشتی خۆی بەڕێوە ئەچێ هیچ پاشەکشەیەک هیچ ساردیەک لە شۆڕشەکان نیە تەنیا شێواز و تەکتیک و جۆرێک لە خۆڕێخستنەوەیەکی نوێ بڕێواچی ئەوەی کە ئەبیندرێ ئەمەیە هەڵبەتە مرۆڤ دەتوانێت زیاتر لەسەرم بابەتە قسە بەڵێ بگومان دەگەڕێنەوە بۆ لای بەڕێزیشت بەڕێز شەماڵ دیارە بەڕێز حەسەن باسی ئەوەی کرد کە ئەم قۆناغە چۆن بەڕێزت گوێت لێە و بەڕێزیشت باسی نەبوونی ئەلتەرناتیڤێکت کرد لە ئێستادا وەکۆی کە بەڕێز حەسەن وتی تاکو ئێستا جەماوەر هیچ جۆرە داواکاریەکیان لەو ڕژێمی ئێران نییە جگە لەوەی کە داواکاریان ڕۆیشتنی ئەو ڕژێمەیە واتە لێرەدا خۆڕێخستنەوەی کە بەڕێز حەسەن باسی کرد چۆن و بە چی شێوازێک ئایا بۆچی وەکو ئەلتەرناتیڤێک لە دەرەوە ئەگەر نییە لە ناو هێزە سیاسەکانە یاخود لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا لە ئێستا خەڵک خۆی لە ناوخۆ چۆن دەتوانێت خۆی ڕێخا یاخود ئەو ئەلتەرناتیڤە دروست بکات بە هەر حاڵ من لەگەڵ ئەو بۆچوونەی ئاڕێ حەسەنان بە جۆرێک ئەو قۆناغبەندی کرد ئەگەر قۆناغبەندی سیان بێ 4 بێ 5 بێ گرنگەوەیە ئەمە دروستە ئێمە لە سەرەتای جوڵانەوەیە یا خرۆشانێکی شۆڕش جێڕانایە بەش بە حاڵی خۆم شۆڕش تا تحقیق نەبێ پێم خۆش نوێ نایبنێم شۆڕش چونکە ممکن هەیە کە لە ناوەڕاستە بێ بە شتێکی تر ئەگەرانە هەیە و ئەو ئەگەرانە مەترسین ینی من بە جۆرێک ئومێدێکی گەورەم بەم جوڵانەوەی هەیە لە ئەزال بەڵام مەترسیش زۆرە ینی ئەمە بەمە مەسائلێکە کە بێ ئینسان لە بەرچای بگە مەترسیەکەش لە چیەوە دێ مەترسیەکە لەوەوە دێ کە تۆ بیبینە هەمیشە ئەم دەستگا مستەبیدانە ئەم دەوڵەتە مستەبیدانە ئیستیبداد
کە فرسەت لە بەردەمی جەماوەرە بەرتەس کاتەوە کە خۆی ڕێخات و خۆی ئامادەکە زۆر جار ئەم بەدیل و ئەلتەرناتیوەی کە ئەتوانێت بێتە جێگای ئەو شتە ئەبێت کە ممکنە چەکەرە بکە و دروست ببێ. سەرێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ شۆڕشی 57 ئەوەی کە پێوترێ قیامی 57 یاخود ئەو ڕاپەڕین و شۆڕشەی لە 79 کرا لە ئێرانە. تۆ بینی ئەم شۆڕشە لە جەوهری خۆیان لە ناوروکی خۆیان کەمتر لەم جوڵانەوەیە ڕادیکاڵ و شۆڕژێر نەبوو، ئازادی ئەویست، یەکسانی ئەویست، ئەوانیش هیچ خواستێکیان لە ڕژێمی پاشایەتی نەبوو، هەڵتەکاندنی ئیستیبدادیان با یەکجاری ئەویستوانە، بەڵام سەرنجام کەوتە دەستی کۆمەڵێک بڵین دەستەیەک لە مەلاکانەوە یاخود دام و دەستگای مەزهبی و دەلیلەکەشی چی بوو؟ بەڵگەکەی هەر ئەوە بوو کە ڕژێمی شافرسەتی بە پێگەیشتنی ئەم ناوەندانەی کە نوێنەرایەتی جەماوەرەکان نەدابوو، تەنها ئەوەی کە لەبەردەسا بوو ئەیتوانی مەسەلەن باڵانسەکە ئاوایە، مەسەلە ئەوەیە چینی باڵادەست لایەزال ماوە لە ڕووی ئابووری و چینی باڵادەست ماوە، بەڵام ئەلتەرناتیوێکی سیاسی دیاریکراوی هەیە کە حکومەکان ئەلتەرناتیوە سیاسیە بیتر کار ناکە، ئەم مۆدێلە سیاسی کە کاری پێکردووە کار ناکە. ئێستا کاتی ئەوەیە کا مۆدێلە سیاسیە بگۆڕێت، جەماوەر هاتوۆتە مەیدان ئەڵێ ئێمە ئەممان ناوێ چینی باڵادەست کە لە ڕووی ئابووریە و لە ڕووی کتا کولتوریە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە باڵادەستە لە ناو کۆمەلگا، ئەگەڕێ بزانێ کام ئەلتەرناتیوانە ئەتوانێ جێگەی ئەمریکا وەختی نەماوە بگرێتەوە و بتوانێ کۆمەلگایەکە خەریکە یەتە دەرەوە و داوای ئازادیەکە و ئەمە لە جێگەی خۆی ڕابگرێ و بهێڵێتەوە. من پێم وایە ئێستا چینی دەسەڵاتداری ئێران لەم قۆناغەیە بیر لەمە ئاکاتەوە و باسەکە لەسەر ئەوەیە کە جەماوەریە کە ئەیەوێت ئەم ڕژێمە نەک بەتەنها وەکو ڕژێمیشی سیاسی لەناوبرێ و قسەی هاوڕێ حەسەنە بێت دیقەتی لێبین، ئەوتی تەواوی ئەم ڕژێمە سیاسیە بگۆڕێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئاڵوگۆڕ بێ. من ئابووریشی بۆ زیادەکەم دیارە ئەو ئابووری کە ئێستا لە ئێرانایە ئەو باڵادەستی کۆمەڵێک دەوڵەمەند و سەرمایەدار بەسەر سەرۆت و سامانی ئەو کۆمەلگا زۆر و زەبەندەی ئەو سەروەتە، بەڵام خەڵک ئاواشی خەڵک لە دژی هەموو ئەمانەیە. خەڵک بۆ ئەوەی کەەوە ئەمە تحقیق بکە پێویستی بەدابوون دەستگای دەسەڵاتی خۆی هەیە. ئەگەر بگەڕێنەوە بۆ شۆڕشەکانی شۆڕشە سەرکەوتوەکانی دنیا کە توانیوێتی ببێ بەهۆی گۆڕانکاریشی ڕیشەی واقعی لە واقعی ژیانی خەڵکە، ئەبینین کە خەڵک فرسەتی ئەوەی بووە کە ڕێکخراوەکانی خۆی دروستکە. مەسەلەن لە شۆڕشی فەڕەنسایە شا ناچار بوو ڕێگە بدا بۆی کەوا جەماوەر نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ ئەوەی کە ناوێن نابوو پەرلەمان، دواتر جابوونەوە و پەرلەمانە ئەو بەشانی کە بە زۆردانرابوون لەلایەن پاشاوە لەلایەن کەنیسەوە دەریان نان و نوێنەرانی خەڵک هاتن شتێکیان دروست کرد کەوتیان ئێمە نوێنەری خەڵکین و دەستوورێکیاندانە. لە شۆڕشی رووسایە بە هەمان شێوە شوراکانی کارگەران دروست بوون، شوراکانی زەحمەتکێشان دروست بوون، شوراکانی سەربازان دروست بوون و ئەوان بوون کە بە جۆرە لە جۆرەکان توانیان ئەم شۆڕشە بە سەرنجامی خۆی بگەین. ئەوەی کە ئێمە لە ئێرانە ئێستا بە کەم و کورت ئەیبینین و نایبینین ئەوە چەکەرەی کردبێت تا ئێستا ئەو ئەنجومەنانەیە کە نوێنەرایەتی جەماوەر بکە و نوێنەرایەتی خەڵک بکە. بە بڕوای من لە هەلومەرجی وایە چینی باڵادەست و ئێستا ئیتر بە پشتیوانی تەواوی سەرمایەداری و ئیمپریالیزمی جیهانی، بە پشتیوانی تەواوی دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە، چونکە تۆ بێنەر بەرچاوتەوە لە ئێرانێکی 85-90 میلیۆنیە شۆڕشێکی بەم عەزەمەتە ئەنجام بدرێ تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێ بە ئیسرائیلتەوە، بە میسرتەوە، بە سعودیەتەوە، بە تورکیاتەوە، بە هەموو ئەوانە ئەم دەوڵەتە کۆنەپەرست و ڕاسیست و دوژمن بە ئینسانە هەمویانەکەونە بەردەمی پرسیارەوە. لەبەر ئەوە پێویستەکە ئەوەی کەوا فریا بکەون ئەلتەرناتیوێکی بۆ بدۆزنەوە و ئینی بکەن. ئێمە لە قۆناغێکی مەترسیداراین و ئێمە پێویستە ڕۆشن سەیری شۆڕش بکەین. ئەو شۆڕشانەی کە ناتوانن ڕەخنە لە خۆیان بگرن، ئەو شۆڕشانەی کە ناتوان کەم و کوڕەکانی خۆیان ببینن، ئەو شۆڕشانەی کە فریا ناکەون کە کەم و کوڕەکانی خۆیان پڕکەنەوە نین و نابن و سەرکەوتوو نابن و ئاڵوگۆڕیش دروست ناکەن. زۆر باشە، من نەگەڕمەوە بۆ لە دوای قسە لەسەرەوە دەکەین ئەو گۆڕانکاری کە بەڕێزت باست کرد لە ڕۆژهەڵاتی ناوینە تا چەند لە بەرژەوەندی وڵاتانی ڕۆژاوایە یاخود ئەوان ڕێگە بۆ ئاڵوگۆڕە دەدەن. دەگەڕمەوە بە لای بەڕێزت دوای بۆ باسە.
بچینە لای بەڕێز حەسەن. بەڕێز حەسەن ئەوەی کە بەڕێزت باسی قۆناغەکەت کردووە لە ئێستادا لە دەرەوەش ئەگەر باسی ڕۆڵی وڵاتانی نێودەوڵەتی یاخود لەسەر ئاستی ڕۆژاواش قسەی لەسەر بکەین کە ئێستا هەوڵێکی زۆر درا و بە تایبەتی سوپای پاسداران کە بە تیرۆریست لە قەڵەم دراوە لەلایەن یەکێتی ئەوروپاوە. بەڕێزت پێت وایە گرنگی ئەو بڕیارە لە چیدا یاخود هیچ جۆرە کاریگەریەکی دەبێ؟ لە ڕاستیدا ئێمە پێویست دەکات ئەم دۆخی کە ئێستا لە نێو خودی ئێران و ڕۆژهەڵاتدا هەیە ئەمە زۆر بەڕوونی دەستنیشانکەین چ دۆخێکە. ئەمە زۆر گرنگە کە دەڵێن شۆڕش هاتووەتە قۆناغی دووەم. ئێستا ڕژێم لە دوو ڕەهەندی سەرەکی خۆیان تێکشکاوە. یەک ڕەهەندی ئیدۆلۆژی، ینی ئایدۆلۆژیای شیعەگەری، ناسیۆنالیزمی ئاینی، فاشیزمی ئاینی. ئەم ئایدۆلۆژیایە ئیتر هیچ پێگەیەک و ئینێکی لە ناو کۆمەلگادا نەماوە، شکستی هێناوە. واتە چکە هەموو ڕژێمێک سەرەتا بە ئایدۆلۆژیای خۆیەوە سەر دەکەوێت و جیاوازەکانی خۆی نیشاندا. ڕژێمی ئێران لە ڕووی ئایدۆلۆژیەوە تێکشکا، بەم شۆڕشە بە تایبەتی تێکشکا. واتە گەلانی ئێران گوتیان ئیتر ئێمە ئەم سیستەمە ئایدۆلۆژیە لە ویلایەتی فەقیهەوە لە شیعەگەراییەوە لە ناسیۆنالیزمی ئاینیەوە لە فاشیزمی ئاینیەوە ئێمە قبوڵمان نییە. ئەمەیە. دوو، ئێران لە خاڵی دووەمە کە سیاسەتی ڕژێمە، سیاسەتی سیستەمی ئێرانە، سیاسەتی ناوخۆی نەیتوانی تا ئەم دەقێش کە لەو باوەڕدامە کە ناشتوانێت. ئەمەش وەکو ئینێک دەڵێم وەکو داهاتوویەک لە ڕووی سیاسەتی ناوخۆیدا شکستی هێناوە کە ئیتر ناتوانێت بەم سیاسەتی خۆی دامرکانەوەیەکی ئین کات یان برنگەلان بێدەم کە یان گەلان ڕازیکە. خاڵی سیاست پێوەستە بەم بابەتەوە سیاسەتی دەرەوەیە. ئەم پرسیاری جەنابەت نیشان دەدا کە سیستەمی سیاسی ینی سیاسەتی دەرەوەی ئێران وەکو سیاسەتە ناوخۆیەکەی ئەوی شکستی هێناوە، نایتوانیوە پێگە شەرعیەکەی خۆی پێشتر وەکو دەوڵەتێکی ئین لە دنیاە هەیبوو ئەم پێگەی نەماوە. ینی گەورەترین هێزی ئێران لە هێزە سەربازەکەی ئێران پاسدارانە، ینی لە نیزامەکەی زیاتر پاسدارانە. لەبەرەوە ئەم بڕیارەی ئەوروپا بەڕای من گرنگی تایبەتی خۆی هەیە، بەڵام پێویستە لە یەک خاڵات وریابین هەموو ئەم بڕیارە وەکو علاگەیەک هەموو شتێکی پێ هەڵنەواسین بڵێن تەواو نا. دەبێت ڕژێمی ئێران وەک چۆن لە ڕووی ئایدۆلۆژیۆ لە ڕووی سیاسەتی ناوخۆ و دەرەوەی تێکشکا، چکە ئێستا مەسەلەن بۆ منە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە عێراق دەستی کورد بووە، لە لوبنانە لە یەمەنە دەستی کورد بووە، لە گەلێک شوێنە دەستی کورد بووە. ئەمە هۆکاری زۆرە بۆش پێویست ناکە باسی کرد. بەڵام پێویستە کە ڕژێمی ئێران چۆن لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە شکستی هێنا ئیتر شکا، دەبێت لە ڕووی سەربازی و لە ڕووی ڕاگەیاندنی و ڕووەکانی دیکە مەسەن ئابووریە، کۆمەڵایەتیە، کولتوریە دەبێت ئەمانەش تێک بشکێ. یان چکۆ ڕژێم کە دەڵێن سیستەم یان کە دەڵێن ڕژێم کۆمەڵێک ڕەهەندی هەیە. ئێستا لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە تێکشکا، بەڵام هێشتا لە ڕووی سەربازیەوە هێزی سەرکوتکردن بەهێزە. ڕاستن تا ئێستا نەیتوانیوە ئەم هێزە هەموو گەلان سەرکوتکە ناشتوانێت، قەناعەتی من هەیە ناشتوانێت ئەوەندەی کە من گەلانی ئێران بناسم ناتوانێت. بەڵام دەبێت وریاش بینەوەی کە لە بەرامبەر ئەوە تۆ چیەکەی بۆی ئەم هێزی ئابووری ئێران، هێزی ئەسکەری ئێران، هێزە ئینەکانی چۆن دەتوانی تێکی بشکێنی. ئەمە لەو کاتەدا قۆناغی دووەم کۆتایی پێدێ. ئێستا لە قۆناغی دووەم ئەو کاتە کۆتایی پێدێ کە هێزی سەربازی و هێزی ئابووریەکەی تێک بشکێنرێ. قۆناغی دووەم کۆتایی پێدێ. قۆناغی سێم دەست پێکە کە قۆناغی فەوزایە. ئیتر ئالتەرناتیڤەکان، تیۆری ئالتەرناتیڤەکان یان ژارە ئالتەرناتیڤەکان ئەو کاتە دەکەوێتە سەرباز و خواز ئەو دواتر قسەی لەسەر دەکەین. بەڵام دۆخەکە ئاوا لەبەرەوە بەڕای من ئەم بڕیارە گرنگە، بەڵام بە وریاییەوە دەبێت هەموو شتێکی پێ هەڵنەواسی. چونکو لەبەر یەک داوای لێبوون دەکەم لەبەر ئەوەی ئەم سەرکەوتنە ئەم شۆڕشە بە سەرکەوتن دەگەیەنێ. فاکتەری ناوەچیە، فاکتەری دەرەشی نییە.
ینی لە دەرەوە کێچی ئەکا کێچی ئەڵێ هەموو باشن فاکتەری ئەنی هۆکاری یارمەتی دەرن بەڵام هۆکاری ناوخۆ هێزی خۆیی گەلانی ئێران لەبەر ئەوە دەڵێم دەبێ وریابین هەموو شتێکی پێ هەڵنەواز داوای بنەکە زۆر باشە ناتکە دەکەم بەڕێز شەماڵ بەڕێزت باسی ئەو گۆڕانکاریت کرد لە ڕۆژهەڵاتی ناوینە و پێت وایە وڵاتانی ڕۆژاوا بڕێگە بۆ دەدەن سبێنێ گروپە چەپ و ڕادیکاڵەکان بتوانن کاریگەریان هەبێت لە ناوخۆ یاخود ئەو جۆرە ئاڵوگۆڕە دروست بکەن بەڵێ لەبەرەوەی خۆ دەزانی ئەو شۆرشە لە ناو خۆی ئێرانە لەبەر بارودۆخ و زروفی ئێرانە کە دروست بۆ لە کاتێکدا دوای ئەو سەرهەڵدانە یاخود بە بڵێن شۆڕشەی کە لە ئێرانە سەری هەڵدا ئێستا دواتر کوڕەکەی پەهلەوی ئێستا هاتوۆتە مەیدانەوە بە تایبەتی سەرهەڵدانی وەکالەتدان بە ئەو پێت وایە ئەمەش پەیوەندی بە وڵاتانی ڕۆژاوا هەبێ یاخود پشگیریەکی هەبێ یاخود هۆکارەکەی بۆچی دەگەڕن چونکە ئەو بیرە فاشیزمی کە لە لای دەوڵەتەکەی شانشین هەبووە کاتی خۆی شانشا بە هەمان شێوە ئێستا هەمان بیرە فاشیزم لە لێدوانەکانی کوڕەکەی پەهلەویدا دووبارە دەبێتەوە واتە هەمان عقلەتی بەرامبەر گروپە ڕادیکاڵ و چەپەکانە هەیە ئێستا بەڕێزت چۆن سەری و مەسەلێ دەکەی ئایا و ئاڵوگۆڕە ڕێگە دەدرێت لەلایەن وڵاتانی ڕۆژاوا لە بەرژەوەندی ئەوانە یاخود چۆن بێگومان نەک هەر ڕێگە نادرێ ئەسڵان ئێستا مهمەی وڵاتانی ڕۆژاوا کولەن تەواوی سەرمایهداری جیهانی ئێستا لە ئەوەی کە پێوترێ ئوتاغی فکری یاخود تینکتانکەکانیان و استراتیجیستەکانیان خەریکی لێکدانەوەی چ نەخشەیەک بدۆزنەوە بۆ تەحجیمکردنی ئەم جوڵانەوە یان نەگەوەی کە هەر ڕێگەی نادەن ئەسڵەن مهمەیان ئێستا ئەوەیە کە چۆنچۆنی ئەم خرۆشانە شۆڕژگێڕانەیە نەبێت نەگاتە ئەوەی کە بێ بە شۆڕشێکی کۆمەڵایەتی سەرتاپایی نەک تەنها سیستەمی سیاسی بگۆڕێ تەواوی ئەو باڵانس و بڵێن ئەو تەوازنەی کە لە ناو مەنتیقەکەیە هەیە تێکی بدا و کۆنەپەرستی بەرێتە ژێر پرسیارەوە ینی بۆ نمونە من لەگەڵ ئەو قسەی هاوڕێی خۆشەویستم حەسەن جوودی تۆزێ گۆشەم هەیە کە ئاڵێ ئایدۆلۆژیای شیعەگەرایی و من ئومێد دەکەم ئەمە بەتەنها تعبیرێکی بڵێن نادروست بێ کە بەکاری هێناو چونکە ئەوەی کە کەوتۆتە ژێر پرسیارەوە لە ئێرانە لە ڕوانگەی جەماوەری شۆڕژگێڕەوە تەواوی ئیسلامی سیاسیە بگرە نەک هەر ئیسلامی سیاسی هەموو ئەو پێوانانەی کە ئیسلامی وەکو دام و دەستگایە وەکو دینێکی دام و دەستگایی هێشتۆتەوە کەوتۆتە بەردەمی ڕخنەی خەڵک هەنی خەڵک کە وەختێک عەمامە پەڕێنێ باسەکە لەسەرەوە نییە عەمامە نوێنەرایەتی شیعی سیاسیەکە یاخود نوێنەرایەتی ئایدۆلۆژی شیعاکە و من لێرە شامە ئاماژەیەک بم بە قسەیە کە ئەم ڕۆژانە بە ناوی کەسێک لە ڕابەرایەتی پژاکراوە کە من بەڕاستی جێگەی نیگەرانیمە کە ئەڵێت خەڵک بڵێن ئیسلام لە ئێمە پەیماننامەی مەدینەمان قوبوڵە ئێمە قوبوڵمانە کە ئەو مەوازینە ئیسلامیانە هەبێت لە ئێرانەوە لە کوردستانەوە بە جۆرێک لە جۆرەکان ئاشتیەک لەگەڵ ئیسلامی سیاسیە لەگەڵ ئیسلامە وەکو دین و وەکو بیر و باوەڕ و ئەوانە ئیعلانەکە بە بڕای من ئەمانە خەتەرناکن و ئەمانە نابێ بکرێت جا من بۆ چوونی پەژاکە یاخود بۆ بە هەر حاڵەوە بە ناوی کەسێک لە ناو پەژاکە لە ڕابەرایەتی پەژاکەم قسەیە کراوە و هەر پێما بەهێن لە ڕێگەم تەلەڤیزیۆنە شەو بڵاو بۆتەوە وەکو بیستومە کە من بۆ خۆم وەکو کەسێک ڕخنەی زۆر جددیم هەیە و پێم وایە تەواوی پژاکیش لەسەر ئەم بیر و بۆچوونە هاوڕانین بەڵام من بە واجبی خۆمێزانم وەکو کەسێکی کۆمونیست وەکو کەسێکی سۆشیالیست لە جێگەیەکی ئاوایە مۆزع دەربڕم و ئومێدەوارم زۆر کە قسەکانی هاوڕێ خۆشەویستم حەسەن جوودیش لەم ئاراستیان نەبێت کە باسی ئەوەکە شیعی سیاسی گوایە ناسیۆنالیزمی شیعەگەرایی کەوتوتە ژێر پرسیارەوە یاخود ئیسلام بەو ئایدۆلۆژیە کەوتوتە ژێر پرسیارەوە کە لە ئێرانە هەیە نەخێر ئەوەی کە شۆڕشی ئەوەی کە خرۆشانی شۆڕژگێڕانی ژن ژیان ئازادی وەکو هەدەفێک هەڵی بژاردۆ بۆی کەوا هەڵی جێڕێتەوە تەواوی ئەو ئایدۆلۆژیا و فکرەیە کە لە نەخۆر هەڵاتی ناوەڕاستە ژنی کردووە بە پلە دوو ئەسڵەن لە چوارچێوەی بەشەرە حسابی بۆ ناکرێ حقوقی مناڵ بازادیە تاکە کەسیەکان مافی هەموو ئەوەی کە پێی ئەوترێ ماف خراوەتە ژێر پرسیارەوە
شۆڕش و جوڵانەوەی ژنژیان ئازادی هەموو ئەمەی خستۆتە ژێر پرسیارەوە و بۆ ئەوەی تعبیر لە خۆی بکە ئەبێ بواری پێ بدەین هەموو ئەمە بڵێ جا لەبەرەوە من پێم وابێت چییە نەک تەنها غەرب ئەوە ناکە غەرب دەبڵێن ڕۆژئاوا کە ناوی ڕۆژئاوا بۆ سەرمایەداری ئەوروپا و ئەمریکا و ئەوانە بەکارێنین خەریکی نەخشەدانانن بۆ چۆنچۆنی ئەم جوڵانەوەی تەحجیم بکەن و لە جێگەی خۆیان ڕای بگرن و نەیڵن پڕژ بگەهاوێ بۆ ڕۆخۆر هەڵاتینە خۆر هەڵاتی ناوەڕاست مەسەلەیەکی حەیویە بۆ دنیای سەرمایەداری ئەگەر چەپ و ئەگەر ئازادی خوازی نەک چەپ و کۆمونیزم و سۆشیالیزموانە جۆرێک لە ئازادی خوازی لەم ناوچەیە چەکەرە بکە تەواوی کۆمەڵگەی سەرمایەداری دنیای سیستەمی سەرمایەداری دنیا ئەکەوێتە بەردەم هەڕەشەیەکی زۆر زۆر گەورە لەبەرەوە خوانی زۆر بۆ ئامادەکەن بەم ئەندازەیەش پێویست بەوە ئەکا کە ئێمە تەواوی ئەو کارانەی کە ڕەزا پەهلەویەکە لەم چوارچێوە بیبینین من بەش بە حاڵی خۆم ئەبینم کە هەوڵەکەی شکستی خوارد بوو بە گاڵتە جار ئەو پەڕی 400,000 ئیمزای بۆ کۆکرایەوە وەکالەتدان و ئەمانە ئەسەن بوو بە شتێکە ئەو خۆشی بە جۆرێک لە جۆرەکان نیشانیدا کە چەند بەهێز و لاوازە بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە نابێ غافڵگیر بین غەفڵەتگیر بین بەو پیلانانەی کە دوژمنانی شۆڕشی ڕاستەقینە لە ئێرانە داهێناوە و ئەم جوڵانەوەیەش هێشتا لە ئێرانە من ئەزانم کە شعاراتی زۆر زۆر دروستی تا بەرز کراوەتەوە بەڵام جوڵانەوەیەکی هەمەگانیە جوڵانەوەیکی هەموو خەڵکیە ئەنواع و ئەشکال تەیارات و تەسەوراتی تایە ئەنواع و ئەشکال ئاسووی تایە و ئەتوانی بە ئاسووی جۆر بەجۆر حتا ئیمکانی ئەوەی کە بە لە ڕێیا ببرێ کەم نییە پێویست بەوە کە شۆڕژێڕان سۆشیالیستەکان ئازادی خوازان وریابن و بە پراکتیک پرسیارە لەبەر ماوەی بەرنامەکەمان کەم ماوە بۆی بتوانم پرسیار لە بەڕێز حەسەنیش بکەم و گەڕێمەوە بەلات بەڕێز حەسەن ئایا ڕوونکردنەوەی کە تەیە بۆ ڕەخنەی بەڕێز شەماڵ بەڵێ سپاس سەرنجەکەی ئاوای شەماڵ یعنی لەبەرەوە ئێمە باسی ڕژێم مەکەین تەوان باسی ڕژێمی ئێران دەکەین ئایدۆلۆژیای ڕژێمی ئێران ئایدۆلۆژیای شیعەگەراییە بەڵام شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشێکی سونەگەرایی نییە یعنی دەبێ ئەم خەڵە بە وردی باسکەین یعنی شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشێکی دینی نییە شۆڕشێکی سونەگەرایی نییە شۆڕشی ئازادیە یعنی بە هەر بۆی زیاتر لە یەکتر تێبگەین ئیخوانی موسلیمین سەلەفیەت وەهابیەت شیعەگەرایی کە ساڵی 79 هاتە سەر حکم هەمویان لە دەرەوە هات لە دەرەوە سەپێنراون ینی مەسەرەن شیعەگەرایی ساڵی 79 بۆچ خۆ شۆڕشی گەلانی ئێران ساڵی 79 شۆڕشی گەران بوو شۆڕشی چەپ و ئازادی خوازان و سۆسیالیستان بوو ئەی بۆ خومێنیان هێنایەوە بە تەیارە هێنایانەوە بۆ ئەمە وەکو لە چوارچێوەی پیلانێکی گلادیۆ بوو گلادیۆ ینی ناتۆ بڵێن کە ئێمە پێڵێن شەڕی تایبەت پشتێنەیەکی سەوزیان لە دەوری سۆڤێتا دروست کرد بوو لە تاالبانیان دروست کرد چی پێڵێن لە ئەفغانستان تاالبانیان دروست کرد لە تورکیایە کە ئەو کاتە لەسەر سنووری سۆڤێت بوو جەماعەتی سوودیان لە جەماعەتی نورسی وەرگرت ئەو کابراسی خوڕی ئێستا لە ئەمریکا فەتحوڵا گولان ڕێکخراوی دژە کۆمونیستمیان دروست کرد و لە ئێرانی شاچکە لەبەرەوەی شۆڕشەکە شۆڕشی گەلانی ئێران بوو شۆڕشەکە هێزی تایبەتی و دینامیکەکەی چەپ و سۆسیالیسم بوونی ئەمە کار ئەمە ئازانین بۆ ئەوەی ئەمە سەر نەکەوێت شیعەگەراییان هێنا لەبەرەوە شیعەگەرایی یعنی هەموو دینی سیاسی نەکارتەنیا شیعەگەرایی دینی سیاسی هەمووی بە سەلەفیتەوە بە خەلەفیتەوە بە ئیخوانتەوە بە شیعەگەرایی و هەمویان یەک پاکێچن یان یەک عەقڵێتە یەکینە مەذهبی ئەوەی یعنی کۆی ئەم شۆڕشەکە دژی هەر هەموو نەدژی یعنی بەڵام لەبەرەوە باز لە ڕژێمی ئێران دەکەی ڕژێمەکە سیستەم ئایدۆلۆژیای ڕژێمەکە شیعەگەرایی فاشیزمی ئاینی فاشیزمی ناسیۆنالیستیە ئەمە لەبەر ئەوە باسمان لە مەسەلەی شیعەگەرایی کرد ئەگەر نا یعنی کۆی دینی سیاسی من بەڕاستی پێی ناڵێم دینی سیاسی لەبەرەوەی لە بنچینەدا ناوەڕاستەکەی ئەوەی کە پێی بڵێت دینی دەسەڵات خواست دینی دەسەڵات خواست ئەو دینەی کە دەبۆتە ئایدۆلۆژیای دەسەڵات یعنی هەمووی ئیتر بە ئیخوانتەوە بە شیعەگەراییتەوە بە سەلەفیتەوە بە هەرچی ئەوەی کە وەهابیتەوە هەرچی ئەوانەی کە هەن هەمویان چکە یەکن یعنی یەک عەقڵەتن لە دەرەوە بە لەلایەن گلادیۆ ڕێکخراون ئیشیان بۆ کراوە لە سەرەتای سەدەی بیستەمەوە کە هێشتا ناتۆ دروست نەبوو
لەلایەن ئینگلیز و ئەڵمانی و ئەوانەوە ئەو شتەکرێت لەبەرەوە بە قەناعەتی من ئەم شۆڕشەی گەلانی ئێران لە دروشمەکەی خۆی دیارەکە هیچ جۆرە من بۆش بە زۆر بە وردیەوە گوتم شۆڕشەکە تەنیا شۆڕشێکی سیاسی نییە شۆڕشێک نییە دژی سیستەم دژی سیستەمی کۆمەڵایەتیشە ئەو سیستەمە کۆمەڵایەتی باڵادەستە بەسەر خێزان بەسەر تاک بەسەر خودی کۆمەلگا کە سیستەمێکی دۆگماتیکی دواکەوتووی پاشبەڕۆی ئیتر بە کەڵکی ژیان نەماوە ئەی بۆ مناوی لێنراوە ژن ژیان ئازادی یان تەوەری شۆڕشەکە سێشتا کە یەک لە بنچینەدا یەک جەوهرە کە ژیان ئێستا بەهۆی ئەم سیستەمە سیاسی و کۆمەڵاتی ژیان واتای نەماوە ژن خراوەتە دۆخێکی زۆر خراپەوە لە ئەمان کاتیش ئازادی نەماوە چکە تەنیا ڕژێم نییە لەبەرەوە بە قەناعەتی من یعنی ئەم بۆ وەکو ڕوونکردنەوەی بۆ ئەو سەرنجام لەو چوارچێوەیەدا یعنی سبەنێک کە شیعەگەرایی ڕۆیشت سوننەگەرایی ناتوانێت بڵێ من شەرعیەتم هەیە ئەسڵان ئەم شۆڕشە دژی ئەوانیشە دژی سەلەفیەتی لە ئێرانیشە دژی ئیخوانیەتی ئێرانیشە دژی ئەو عەقڵەتە دینیە دواکەوتووە پاشبەڕۆیە ستەمکارەیە کە ئیتر گەلانی ئێران تەواو کۆت بڕیاری خۆیان داوە لەم بابەت. بەڵێ زۆر باشە. بەڕێز شەماڵ پێت وایە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی هێزە کوردیەکان لە ئێستادا چییە؟ چۆنە هێزە کوردیەکان من ناتوانم بە یەک هێز بیان بینمەوەوانە هێزە کوردیەکان بەشییان ئەوە کە لەو چوارچێوەی ئەو ئێتیلافاتانەی کە هێزە ڕاستڕەوەکانێکن بەشدارن تیا حیزبی دیموکراتە کۆمەڵی عەبدوڵای موحتەدی ئەوانە لەو بەشەیان و ئەوانە خەریکن بە جۆرێ لە جۆرەکان ڕێگەکەونوە بەشێک پێما بێ تۆزە مفاجئەش بوو بۆیان کە ڕەزا پەهلەوی بەم جۆرە کاری کردووانە تۆزە گلەیشیان کرد هەندێکیان لەسەر تەلەڤیزیۆنەکان عەبدوڵای موحتەدی بە تایبەتی کە بەبێ پرسی ئەمە و کارانی کردو چونکە پێی وابوو کە ئەوانیش پرسیان پێکەن حسابیان بۆکەنوانە وەڵام نەتیجەتەن دەرکەوتەوانە زۆر لەوە ڕەگەزپەرستترن زۆر لەوە کۆنەپەرستترن زۆر لەوە دوژمنترن بە ئینسان کە تەنانەت نوێنەرانی وەکو حیزبی دیموکرات و کۆمەڵی عەبدوڵای موحتەدیش قبوڵ بکەن لەبەرەوە جۆرێکە لە خۆشباوەڕی ئەگەر پێیان خۆشباوەڕی نییە خۆشباوەڕی نیە ئەساسەن ئەمانە ئەم هێزانە خوان هێزی کۆنەپەرستن بۆیە من مەبەستم ئەوە بوو کە لەو جێگایشە کە قسە لەسەر ڕابردووی شۆڕشی ڕابردووەکەین و ئێستاش کە بیرەکەینەوە ئەبێ بیرمان بێ شۆڕش کۆمەلگا ئیلغا ناکاتەوە کۆمەلگا تەبەقات و چینی جۆر بە جۆری تایە چینێکی باڵادەستی سەرمایەداری خوێنمژی مستەبدی دیکتاتۆرە کە لە ناو شوێنی کارەکانە هەموو خاوەنکارە پاشایە یعنی ئەوە نییە مەسەرن پاشایەتی و دەسەڵات و ئیستیبداد کە تۆ لە سێسەدا ئەیبینی لە کۆمەلگا لە ئابووریام و مارەساکرێ من و تۆ ئێستا لە سوی دەژین باز لە پەرلەمان و ئەوە ناکرێ بڕۆ بۆ شوێنی کارەکان لە شوێنی کارەکانە تۆ لەگەڵ مستەبیدێکا بەرەو ڕووی سەرمایەداری و ئیستیبداد تێک هەڵشێراون لەبەر ئەوە کۆمەلگا ئیلغا نابێتەوە بە جوڵانەوەیەکی شۆڕش جێڕانە کۆمەلگا لە ئازار چینی جۆر بە جۆری تایەوە ئەم چینانە هەر یەکەیان خەریکن پیلان بۆ دانن کە لە داهاتووە چۆنچۆنی بەرژەوەندەکانی خۆیان پارێزن چۆنچۆنی هەروە بمێننەوە سەردار بن و سوار بن و خەڵکی تر پیادە بێ و ئەمانەش کە ئەم هێزانە کە وەکو دیموکرات و کۆمەڵە بە بڕای من بەشێکن لە هێزە ڕاستڕەوەکانی کۆمەلگا بەشێکن لەوانی کە پارێزەری بەرژەوەندی چینە باڵادەستەکانی کۆمەلگان و ئەنەوێ ئەم بەرژەوەندیانە بمێنێتەوە و داکۆشی لێکن دیفاعی لێکن تعاونیان لەگەڵ کوڕەکەی شایە لەگەڵ ڕەزا پەهلەویە یاخود چاوەڕوانەکان لەوە بەشێکە لەو چاوەڕوانیانەی کە هێزە دواکەوتوەکانی کوردستانی عێراقیش هەیەن بوو لە ئێتیلافاتەکانی شیعە و ئەوانە یەک بابەتن یەک شتن لە بەرامبەریا هێزی تر هەن هێزی چەپ و ئازادی خواز و ناوەندیش هەیە لە هیچ جێگایەکە هیچ کۆمەلگای بەبێ ناوەندیش نابێ ئەمانە ئێستا بە بڕوای من فرسەتی باش بۆ ناوەندیش ئەوەیە چاو ببڕێتە ئەو هێزە چەپ و ئازادی خوازانی کە هەموو ئاڵگۆڕەشی شۆڕش جێڕانیانەوێ لە دۆخی شۆڕش جێڕانەیە ئەوەی کە لە ناوەندا وەستاوە لە بری ئەوەی پەنابەرێ بۆ هێزە ڕاستەکان و ببێ بە داردەستی هێزە ڕاستەکان دروستتر وایە چاو ببڕێ لە باڵاترین و بەرزترین ئەو ئامانجانەی کە بۆ ئەم شەڕشە دیاریەکرێ چونکە ئەم باڵایی ئامانجانەیە ئامانجەکەمەکانی ئەوانش دێنێتە دی بەڵام هێزە ڕاستڕەوەکان کە دەسەڵات بگرنەوە ئەو هێزە شیعانی لە ئێرانە چیان کرد جمهوری ئیسلامی چی کرد ئەم هێزە کۆنەپەرستانەش کە دێنە سەرکارەوان هەمان شتەکەن
ئەگەر خاوەنکارێکی پسکۆلەی یاخود دوکاندارێکی یاخود بڵێن بەرژەوەندێکی تایبەتت هەیە ئەمڕۆ چاو لە چینی کارگەر ببڕە، چینی کارگەر سەرکەوێ بەرژەوەندەکانی تۆش بە ئەندازەیەک جێبەجێ بێ. ئەگەر چینی کارگەر لەم شۆڕشەیە سەر نەکەوێت سەرمایەداران دووبارە هەمان چەوسانەوە پیادە بکەنەوە، دۆخی تۆ لە جاران نالەبارترە بێت. بڵێ زۆر باشە. بەڕێز حەسەن بەڕێزت ڕۆڵی هێزە کوردیەکان یاخود ئۆپۆزیسیۆن چۆن دەبینی ئەگەر زەحمەت نەبێ لە ماوەی 2 دقەیە زۆر باشە لە بەرەوەی ماوەی بەرنامەکە خەریکە کۆتایی دێ. 2 دقەی درێژ باشە دقەیەکیش بۆ پەیاوی کۆتاییت. باشە لە ڕاستیدا زۆرینەی و هێزانەی کە پێیان دەگوترێت ئۆپۆزیسیۆنی کوردی هێزی دواکەوتو، هێزی ئستاتۆ پارێزن، قەوارە پارێز، ناوی خۆیان لە خۆ ناوە چەپ نازانم دیموکرات چی ئەمانە. من ئەو مەترسیەی کە لەسەر ئەم شۆڕشە ئابینم ئەوەندەی مەترسیەکە لەسەر ئەم هێزانە ئابێت، لەو هێزانە ئابین لە شوێنێک ترە نابێت. یعنی ئەم هێزانە دەیانەوێت مەترسیەکان دەیانەوێت ئەم شۆڕشە ڕەنجی ئەم گەلانە کاک شەماڵیش بە شێوەیە لە شتەکان گزارشتی لێ کرد، یان دەیانەوێت بەرهەمی ئەم شۆڕشە بێن بیدەنەوە تەسلیمی چینێکی دیکەی بکەنەوە کە جارێک دەبێت 40 ساڵی دیکە چاوەڕێ بکەن و ئیمکن. لەبەرەوە هەموو ئەو هێزانێکە هەیە مەسە خاوەنی هیچ استراتیژی، خاوەنی عەقڵەتێکی ئازادی نین، خاوەنی عەقڵەتێکی دادپەروەری نین. باشە ئەم حیزبانە چۆن ئۆپۆزیسیۆنە؟ یعنی ئۆپۆزیسیۆن نین بمان، ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتن، واتە یەدەگی دەسەڵاتن، نەک ئۆپۆزیسیۆن گەلان نین، یعنی هیچ گەلان نین. با ناویان هەر شتێک بێ حیزمەیە، بەڵام بە قەناعەتی من یعنی ئێستا دەوڵەتانی سەردەستی دنیا دەیانەوێت لە ڕێگەی ئەم حیزبانەوە، لە ڕێگەی ئەم حیزبانەوە و هەندێک هێزی دیکەی وەک جاهید و سەڵتەنەت تەڵەب و ئەم شتانە و شاوەمانە لە ڕێگەی ئەمانەوە ئەم شۆڕشە بەلاڕێدا ببن. یعنی شۆڕشەکە لە شۆڕشێکی ئازادیەوە ببێتە دژە شۆڕش، ببێتە شۆڕشێکی چەواشە. بۆیە ئەم مەترسیە هەیە. بە قەناعەتی من گەلانی ئێران وڵاتی کوردیش پێویستە بە هیچ شێوەیەک گوێ لەم حیزبە کوردی و بەم حیزبانەی کە لە دەرەوەن شایە سەڵتەنەت تەڵەب هەزام مجاهیدن کێنای گوێ لەوانە نەگرێ. ئەو بەرنامەیە کە خۆی دایناوە بۆ شۆڕش ئەمەش بە خێری دەسەڵاتی کوردی کارەبا بڕا، یعنی گوێ لەم ئۆپۆزیسیۆنە، چکە ئەم ئۆپۆزیسیۆنە هیچ لەگەڵ حەقیقەتی شۆڕشە یەکان گیر نابنەوە، بەڵکو بە پێچەوانەوە دەیانەوێت شۆڕشەکە بەلاڕێدا ببن، حتا دەیانەوێت دروستبی ئەم شۆڕشە، ناوەڕۆکی ئەم شۆڕشە بگۆڕن. لەبەرەوە وەکو پێشنیازی من بۆ گەلانی ئێران بە تایبەتی گەلی کورد گوێ بەم حیزبانە هیچ نەدەن، گوێ بەم حیزبان نەدەن، هەر لەسەر ئاراستەی شۆڕشگەرانی خۆیان بەردەوام بن، بە ئامانجگرتنی گەیشتن بە ئامانجەکانی ژنان و ئازادی و ژیانێکی نوێ، ژیانێکی شکۆمەند بۆ ئینسان و بۆ گەلان لەو چارچەوەیەدا بێ. من بەڕاستی من بۆ خۆم هیچ ئومێدێکم بەم حیزبانەی کە وابزانینێکیان پێکێنەوە، ئالتەرناتیڤ ئێتیلافێکیان پێکێنەوە، هاوکاری شتێک. من بۆ خۆم هیچ ئومێدێکم بەوانە نییە، زۆر بەڕوونی ئەوە باسەکەم، چونکو هیچیان لێ هەڵ ناکەندرێ. یعنی بە تایبەتی ئەم حیزبە کوردیانە کە لە ڕۆژباسانە کەمپنشین بوونە، یعنی هەمان عەقڵەتی حیزبە دەسەڵاتدارەکانی باشووریان دەیانەوێت مۆدی لە خراپە هێزەونەکەی باشووریش بگوازنەوە بۆ ئێران و بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. لەبەرەوە وەکو ئاڵێن بۆ گەلانی ئێران و ڕۆژهەڵات بە تایبەتی بە هیچ شێوەیەک بەم عەقڵەتە بەم کولتورە، چونکە ئێمە ئەزموونێکی زۆر تاڵمان هەیە 30 ساڵە ئەزانین ئەم عەقڵەتە چی وێرانکاریەک لە ڕووی ڕۆحی و کولتوری و سیاسی و ئابووری و اینەوە بەسەر کۆمەلگادەین. لەبەرەوە ئەم من هەموو حیزبەکانی کوردی ئەو ناکەم، بەڵام من مەبەست زیاتر ئەو گروپەیەکە ئەو ئینیان دروست کردووە. لەبەرەوە گەلانی ئێران پێویستە وریابن، گەلی ڕۆژهەڵات پێویستە وریابێت کە دەوڵەتان دەیانەوێت، دەوڵەتانی کە دەیانەوێت ئەم شۆڕشەش لەبار ببن، وەکو چۆن لە ساڵی 79 خومێنیان بە تەیارە هێنایەوە، دەیانەوێت ئەوانش بە تەیارە ئەوە بگەڕێنەوە بەهین ببن. لەبەرەوە گەلان پێویستە ڕێگەی ئەمە نەدەن، ئەلتەرناتیڤی خۆیان بۆ خۆیان دروستکەن کە سیستەمێکی ئازادی، سیستەمێکی دیموکراتی، هەم سیاسی هەم کۆمەڵایەتی هەم ئابووری، کە سیستەمێکی دادپەروەری و یەکسانیەتیا بێ. لەو چارچەوەیەدا
فۆرمەکە دەکرێت لەدات گەران خۆیان قسە لەسەر بەس بن ئێمەش دەتوانین پێشنیاری خۆمان بدەین وەکو قسەیان لەسەر بکەین بەڵام فۆرمە ئاساسیەکە ئەوە بێت دەبێت سیستەمی ئازادی بێت سیستەمی عدالەت و دادپەروەری و یەکسانی بێ گەلان بتوانن بەیەکەوە بژین لەو چارچێوە دەیتر هەر گەلێکیش بە تایبەتمەندی خۆی لە جوگرافیای خۆیدا و بە کولتوری خۆیدا بژی ئەوەی بنچینەیە خۆیە فۆرمەکە سبەی ناوی لێنرێک کۆنفیدرالی ئێران کۆنفیدرالی دیموکراتی ئێران ناوی لێنرێک وڵاتە یەکگرتوەکانی ئێران یان ناوی لێ دەنرێ کۆماری دیموکراتی ئێران یان ناوی پێ دوایە هێزە کوردەکان بەوە ڕازی دەبن وەڵام من پێم وایە ڕازی نابن ئەوانە بۆ دەسەڵات تەنیا عەقڵەتیان بیرەوەیە بەڵام من بەڕای من ئەوەی کە بڕیاری کۆتایی ئەدا دەبێت گەل بێ نەک ئەم حیزبانە پەیوەندیان بە گەلان نەماوە زۆر باشە ئێمە بەرنامەکەمان دێتە کۆتایی ئەگەر شتێکی ترت نییە دەچێنە لای بەڕێز شەماڵ تەنیا سپاس و ڕێز هاوڕێ شەماڵ لاندشت جیاوازمانێ بەڵام هەڵبەتە زیاد لە خزمەتی ئەو گفتوگۆیەدایە سپاس و ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرانم بۆین بەڵام من بۆ خۆم کۆتا قسەمەوەی کە بە مسۆگەری بە باوەڕێکی زۆرەوە سەرڕای ئەو هەموو ترس و مەترسیانەی کە لەسەر شۆڕشەیە باوەڕم بە ئیرادەی ئازادی گەلانی ئێران هەیە باوەڕم بە ئازادی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە سەر دەکەوێت ئازادی سەر دەکەوێت زۆر سپاس بەڕێز شەماڵ پەیامی کۆتایی بەڕێز باوەڕی هاوڕێ حەسەنم منیش پێم وایە کە فرسەتێکی زۆر گەورە لە بەردەمی جەماوەری ئێران و جەماوەری کوردستانیشە بە تایبەتی هەیە سەر بکەوێ بەڵام لە هەمان کاتە ئەبێ ئاهوشیار بین بۆ مەترسیەکان ئەبێ ئاگادار بین پێویستمان بەوەیە لاوانی شۆڕژێڕی شارەکان و گەڕەکەکانی کوردستانی ئێران پێکەوە هاوکار بن پێکەوە چەترێک دروستکەن پێکەوە نێتوەرکێک دروستکەن کە بڕیاری ڕۆژانەیەکانی ڕاپەڕینیش ئێوە بیدەن و لە داهاتووشە دەسەڵاتی گەڕک دەسەڵاتی شار وەچکە دەسەڵاتی شار دەسەڵاتی تەواوی کوردستان کەوێتە دەستی ئێوە وەختی ئەوەیە کە ئەزمونێکی شورایی لە کوردستانی ئێرانە پێ بگرێ و ئەوە بتوانێت تعبیر لە دەسەڵاتی جەماوەر بکە و ئەمڕۆ کاتی ئەوەیە کە بیر بکەنەوە لەوەی کە ئەمە دروستکەن زۆر سپاس زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز حەسەن جوودی نووسەر و ڕۆژنامەوان لەگەڵمان بوو سپاس بە هیوای ڕۆژێکی خۆش هەروەها سپاس بۆ بەڕێز شەماڵ عەلی چالاکی سیاسی سپاس بە زانێریەکانت بە هیوای ڕۆژێکی خۆش بینەرانی هێژە بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووان تا بەرنامێکی ترم کاتەوە و کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن